کارمەندانی تەندروستی لە نەخۆشخانەی قەڵای تایبەت بە کۆرۆنا لە گەرمیان گردبوونەوەیەکیان ئەنجامدا و دەڵێن ماوەی 4 مانگە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە و لە ئەگەری بەردەوامی پێنەدانی موچەکانیان مانگرتن ڕادەگەیەنن. ئێمە وەکو کارمەندانی نەخۆشخانەی قەڵا کە ژمارەمان 145 کارمەندە لە ماوەی ڕابردوودا لە دۆخێکی زۆر هەستیار مەتەسیداردا کە ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە وڵاتمان کرد کە ئەو کات هیچ کەس جورئەتی ئەوەی نەدەکرد بە هیچ شێوەیەک نزیکی نەخۆشی توشبوانی کۆرۆنا بێتەوە. ئێمە وەک کارمەندانی نەخۆشخانەی قەڵا هەستاین بە هاناوەچوونی نەخۆشخانەکان و ناوبرا و سنگی خۆمان و خانەوادەمان خستە بەردەم مەترسیەکی گەورەوە. ئەوە بوو ماوەی 4 مانگە هیچ موچەیەکمان وەرنەگرتووە و گرێبەستەکانمان کۆتایی هاتووە. پێشتری چەند جارێک موچەکانمان دواکەوتووە. زۆربەی ئەو کارمەندانەی کە لەوێ خزمەت دەکەن بژێوی ژیانیان لەسەر ئەو موچەیە و هەروەها بێبەشکراوی لە شایستە دارایەکان وەکو هاندان بۆ کارمەندانی کۆرۆنا. ئێستا داواکانی لەلایەن پەیوەندیدارەکان هەرچی زووە بەدەم داواکاریەکانمانەوە بێن. ئەویش مافێکی سەرەتایی خۆمانە کە دابمەزرێن و ئەم ساڵێکە لێرە خزمەتمان کردو بە خزمەت بۆ ماحسابێ و موچەی ئەو چەند مانگی کە فەوداوە وەریگرینەوە و چیتر چاوەڕێی دەستی خێرخواز و هیچ لایەنێک نەبین جگە لە حکوومەت بۆ دامیکردنی موچەکانمان. ئەوان باس لەوە دەکەن کە لە سەرەتای دەست بەکاربوونیانەوە بەشێکیان بەخۆبەخش و بەشێکیشیان بەگرێبەست لەلایەن خێرخوازانەوە موچەیان بۆ دابین کراوە، هەندێک جار چەند مانگێکیش دواکەوتووە. بەڵام ئێستا کە باری دارایی حکوومەت باش بووە چیتر ناتوانن بەبێ موچە و بە دواکەوتنەوە دەوام بکەن. ئێمە هۆکاری گردبوونەوەمان ئەوەیە ئایندەمان نادیارە جگە لەوەی کە موچەی 4 مانگمان نادیارەوە بۆ ماوەی 4 مانگە ئێمە بێ موچە لێرە ئیشی خۆمان زۆر بۆ پڕی دڵسۆزیەوە بۆ نەخۆشانی گەرمیان ئەنجام دەین. ئێستا هیچ لایەنێک نییە خۆی بکاتە خاوەنی ئەم قەزیە. لە کاتێکا بڕی بودجەی مانگانە بۆ کارمەندانی قەڵا بڕی 57 ملیۆن دینارە. بە هەموویەوە ئەگەر تۆ تێکەڵێکی پارەی دووتانکردنەوە ناکاکە لە بیرەنەوەتەکانی حەسیرە و چیاسوورخ و لە مەرزی پەروێزخان و مەرزی پشتەوە ئاوردە ئەکری. ئێمە ماوەی بۆ 4 مانگەچێ موچەمان وەرنەگرتووە. ئەگەر بێت و بەدەنگمانەوە نەیەن ئەوە ئێمە ناچارە بین دەست هەڵگرین لە کارەکانمان و نەخۆشخانەکە بەجێ بێڵین. ئەمەش نابێت بۆ شێوە بڕات چونکە نزیکەی 60 نەخۆش لەو نەخۆشخانەیە. ئایا چارەنووسی ئەوان چی لێ دێن؟ ناچارە بنن ئیحالەی شاری سلێمانی بکرێن و نەخۆشێکی زۆریش هەیە لەوێ. ئێمە بەردەوام بین لە گردبوونەوەمان و مانگرتنمان لەسەرەوەی تاوەکو مافی خۆمان وەرەگرین. ئەو کارمەندانە کە ژمارەیان نزیکەی 150 کارمەند دەبێت جگە لە دەوامکردن لە نەخۆشخانەی قەڵای کۆرۆنا کە چەندین مەترسی لەسەر ژیانیان هەیە، بەشێکی زۆریان لە بنکە و مەڵبەند و نەخۆشخانەکانی تری گەرمیان بە خۆبەخشی دەوام دەکەن و تا ئێستا وەزارەتی تەندروستی هیچ ئاوڕێکی لێ نەداونەتەوە. بەڕێوەبەری نەخۆشخانەکەش دەڵێت پێویستە حکوومەت ئەم کارمەندانە دابمەزرێنێت. داوای ئەوەکەن کە بە شێوەیەکی دابمەترێن بە شێوەیەکی گرێبەست بێ یاخود هەمیشەیی یاخود کاتی بێ بۆی نابچێتە لیستی حکوومەتەوە تاکەی لە ڕێی چاوەڕێی سەدەقە و سواڵی شوێنەکان بکەن، چاوەڕێی دەستی حزب و لایەنەکان بکەن. داواکەن لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دابمەزرێن تکایە پێویستە. تەمان ئێمەش لەسەر خەت بووین، داواکاریەکانمان بەرز کردووەتەوە. بەداخەوە وەزیری تەندروستی تاو کەسەی وەڵامێکی نەداوەتەوە، نەیوتووە کامانە دامەزرێن یاخود نا. وهیوادارین ئەوانیش خۆیان بکەن بە خاوەنی مەوزوعەکە و بتوانین ئیش بکەن بۆ ئەم کارمەندانە. لە ئێستادا زیاتر لە 60 توشبووی کۆرۆنا لە نەخۆشخانەی قەڵا چارەسەری تەندروستیان بۆ دەکرێت. باری تەندروستی هەندێکیان ناجێگیرە و پێویستیان بە چاودێری ورد و بەردەوام هەیە. بایکۆتکردنی دەوام لەلایەن کارمەندانی تەندروستیەوە لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان چارەنووسی نەخۆشانی کۆرۆنا دەخاتە مەترسیەوە. لە گەرمیانەوە هاوار محەممەد، کەناڵی پەیام.